لە کەرکووک دەستپێکی بانگەشەی جەماوەری بۆ لیستی هاوپەیمانی کوردستان لە میحوەری مام قاسمی بازنەیەکی پارێزگای کەرکووکەوە ڕاگەیاندرا. لەو کەرنەڤاڵە جەماوەریەدا پەیامی لیستی هاوپەیمانی کوردستان ڕوونکرایەوە لە چەوەندەیەکیشدا جەخت لەسەر سەرخستنی لیستی هاوپەیمانی و کاندیداکانی کرایەوە. سەربەرزین بە ئامادەبوونتان، ئێوەن دڵسۆزانی ڕاستەقینەی ڕێبازەکەی سەرۆک و ڕابری کوردایەتی ڕوانشاد هەڤاڵمان جەلال. ڕووی دەممان لە یەکە بە یەکەی ئەندامانی تیمەکانی هاندان و لە ئێوەی بەڕێز دەکەین دەست لە ناو دەست بۆ داهاتوێکی گەش و ڕوون دەست دەکەین بە بانگەشەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی کوردستان. شەرەفمەندم ئەمڕۆ لە کەرکووکم، دڵخۆشم لەگەڵ خەڵکی خۆڕاگر و قوربانی دەر و بە ئەمەکی یەکێتی لە هۆڵێکدا کۆبوومەتەوە. لێرەین تا هەمومان پێکەوە کار بکەین بۆ سەرخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەو یەکێتیەی هەمیشە و لە ڕۆژە سەختەکانی خەباتی کەرکووچیەکان مەردانە و قارەمانانە بەرگریان لێ کردووە و پاراستویانە. دەتوانین پەرلەمان و تەواوی ئەو دەستگا دامەزراوە یاسایانەی دەوڵەت بکەینە مەیدانی ڕوبەڕوونەوەی ئەو هەڕەشە و مەترسیانە کە لە ئێستا و داهاتوودا ڕوبەڕووی نەتەوەکەمان دەبێتەوە. هەر بۆیە بەڵێن دەدەم بەخوای گەورە ئێوەی بەڕێز هەموو هەوڵێکم بۆ خزمەتکردن و بەرگریکردن بێت لە میلەتەکەم. کەرنەڤاڵی ڕاگەیاندنی لیستی هاوپەیمانی کوردستان لە سنووری میحوەری مام قاسم لە کەرکووک لە نێو جۆشە خرۆشێکی جەماوەری بەرفراواندا بەڕێوە چوو. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت یەکێتی کار و خەبات بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی دەکات. ئەمە درێژە پێدەری خەباتی ڕابردووی کەرکووچیەکانە، درێژە پێدەری سلماندنی کوردستانی بوونی کەرکووکە. لە ڕابردوودا کەرکووچیەکان بە خوێن لە جەنگدا پاراستنی کوردستانی بوونی کەرکووکیان لە ئەستۆ گرتووە. ئەمڕۆ درێژە پێدەری ئەو خەباتەن ئەمڕۆ بە شێوازێکی تر لە ڕێگای سنووقەکانی دەنگدانەوە بە دەنگ ئەمڕۆ لێرە بەڵێن و پەیمانیان دووبارە کردەوە کە لە ڕۆژی دەیدا هەموو سندوقەکانی دەنگدان بکەن بە ڕۆژی کەرنەڤاڵی سەرکەوتن و سندوقەکان پڕ بکەن لە دەنجی کورد و پڕ بکەن لە دەنجی هاوپەیمانی کوردستان. هەڵبژاردنە پێش وەختەکەی عێراق بۆ کەرکووک گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. یەکێتی و گۆڕان بڕیاریان داوە پرسی ناوچە جێناکۆکان بکەنە، خەمی سەرەکی خۆیان و خوری داهاتووی پەرلەمانی عێراقیش بکەنە سەنگەری خەباتی دەستوری و پەرلەمانی بۆ یەکلایکردنەوەی کێشەی کەرکووک. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.